لە زۆرێک لە وڵاتاندا بەهۆی دەزوەردانی پۆلیس و هێزە ئەمنی و سەربازیەکان لە کایەکانی سیاسی و پارێزگاری لە ڕژێمە خۆسەپێن و دیکتاتۆر و ستەمکارەکان و ڕووبەڕووبوونەوەی خەڵک ئاستەمە بتوانرێت باوەڕ بە زۆرینەی خەڵکی بهێنرێت کە پۆلیس و دەستگا ئەمنی و سەربازیەکان کوڕی گەلن یاخود بەشێکن لەگەل. لە هەرێمی کوردستان و لە دوای ڕاپەڕینەوە هاوشێوەی ڕژێمەکانی ناوچەکە هەمیشا و هێزانە شەڕی نێوخۆ و داپڵۆسینی لایەنە ڕکابەرەکانیان پێسپێرراوە و بەدەیان هەزار کەس کە لە نێو خۆدا کوژراون بەدەستی ئەوان بووە. ئەمەش تا ڕادەیەکی زۆر وای کردووە گەل گومانی لە ئینتیمای هێزی سەربازی و ئەمنی بۆ دروست ببێت کە ئایا ئەرچی پاراستنی خاک و خەڵکە یان کورسی و دەسەڵات و بەرژەوەندی پارتە دەسەڵاتدارەکان. مێژووی وڵاتانی ڕۆژهەڵات بە نمونەی پاکستان، میسر، تورکیا و زۆرێک لە وڵاتانی عەرەبی لێوان لێوە لە کودەتا کە هەمیشە سیاسیەکان بە سەرپشتی سوپا و هێزامنیەکاندا چوونە سەر کورسی و وەدەیان ساڵ هەر لە ڕێگەی ئەو هێزانەوە درێژەیان بە دەسەڵات و خوێنڕێژی و کەپکردنی گەل و نارەکانیان داوە. ئەوەی وەک گۆڕانێکی کەم لە هەڵوێستی ئەو هێزانەدا لە هەرێمی کوردستان هەستی پێدەکرێتەوەیە کە لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک لە ئەندامانی هێزە ئەمنی و سەربازیەکان ڕەتیان کردەوە ڕووی تفەنگەکانیان بکەنە خۆپیشاندەران، لەگەڵەوەشدا ژمارەیەک لە خۆپیشاندەران کوژران و بریندار بوون. لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی ساڵی 2011 هەموو ئەوانەی کوژران و بریندار بوون لە سەردەستی پۆلیس و هێزە ئەمنیەکان و پێشمەرگە و چەکدارەکانی بارەگاکان بوون. دوای ئەو خوێن ڕشنەش لە هیچ ئەندامێکی ئەو هێزانە نەبیسرا کە چیتر ئامادەنین دەست لە هاونیشتیمانیانی خۆی بەرز بکاتەوە، کەواتە ئەوەی ئێستا دەبینرێت گۆڕانە لە ئینتیمای بەشێک لەو هێزانە کە ناڕازین لە بری ئەوەی هێزی نیشتیمانی بن بە فەرمانی حیزب و کەسانی نێو حیزب هەڵ بسوڕێنرێن. ئێستا و بە تایبەت لە ئیدارەی ڕاپەڕین و شاری ڕانێ ژمارەیەکی بەرچاو لە هێزە ئەمنیەکان و پێشمەرگە و پۆلیس بەڵێنیان داوە ئەگەر چەکەکانیان ڕوو بکەنە خۆیان ڕووی ناکەنە خۆپیشاندەران کە بۆ داواکردنی مافەکانی ئەوان و خۆیان ڕژاونەتە سەر شەقام، وەکو بەشێک لەو پێشمەرگە و هێزە ئەمنیانە دەڵێن ئەوان چەچیان بۆ پاراستنی سنوورەکان و ڕوبەڕووبوونەوەی دژمنانی خاچی کوردستان هەڵگرتووە، نەک بۆ ئەوەی بەسنگی براو باوک و خوشک و کەسوکاری خۆیانیەوە بنێن. ئەو هەنگاوەش دوایەوە دێت کە ئێستا بەراورد بە 6 ساڵ لەمەوبەر ڕوو ئامانج و ویستی زیاتر بە حیزبیکردنی دامەزراوە سەربازیەکان لەلایەن دەسەڵاتەوە بۆ هێزە ئەمنی و سەربازیەکانیش ڕوونتر بۆتەوە و پارتی وێچێتی دەیانەوێت هەر کاتێک ویستیان چەک لە پێناو یەکاڵاکردنەوەی پرسەکانی تایبەت بە خۆیان بەکار بهێن و بۆ وەرگرتنی هاوکاریە مادی و لۆجستیەکانیش پێشمەرگە و دامەزراوە سەربازیەکان وەک هێزی سەرتاسەری کوردستان دەناسێنن.